بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. هاتووین بۆ ئەوەی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ناڕەحەتی و ناخۆشی و فرمێسک و ئازارەکانیان کەمکەینەوە. دەگەڕێن لە هەرێمی کوردستان بە نێو شار و شارۆچکەکان بۆ ئەوەی هەر جارە و هەر هەفتەیە و ماڵێکی هەژار، ماڵێکی بێباو، ماڵێکەوە چەندین ساڵە شەو ڕۆژ بە ئازار و ناڕەحەتی و ناخۆشی و بە فرمێسک بەڕێەکەن بۆ ئەوەی بە هاوکاریەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا بە دڵسۆزیەکانتان بە میهرەبانیەکانتان ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکان و فرمێسکەکانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی و ئەو هەموو ئازاری چەندین ساڵیان بۆ کەمکەینەوە و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان لەسەر سوک بکەین. بەخشین چەند جارێک سەردانی دەڤەری گەرمیانی کردووە، ئەم جارش ئەمانەوێت ناڕەحەتی و ناخۆشیەکانیان لەسەر سوک بکەین و دیسان دەستی ئاوەدانی و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بگەینە ئەوێ و لەوێ دیسانەکەوە ژیانێکی تازە دەست پێ بکەینەوە. ئەمانەوێت لە ئاڵقی ئەم جارشدا هاوکاری و کۆمەچەکانی ئێوە، دوعاکانی ئێوە، دڵسۆزی ئێوە بتوانین ماڵێکی تر بنیاد بنین و هەژاری و ناڕەحەتی لەسەر ماڵێکی تر لابەرین. چەند ساتێک کاتە زێڕینەکانی خۆتان ببەخشن بە مناڵی بێباوک و هەژارەکان بە دیار شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ ئەوی پەیامەکەی ئێمە بگا و هاوکارەکانی ئێوەش ماڵێک ئاوادان بکاتەوە. بەڵێ ئێمە هاین لە کەلار دانیشتینە و 5 مناڵمەیە و کچێکم شوی کرد لە 3 کچ و 2 کوڕم هەیە. ئێستا 4یان ها لێمە 2 کچ و 2 کوڕم هەیە. هاین لە ئیجارە دانیشتینە. مەعیشەتمان زۆر خراپە. هاین لە ئیجارە خێرەمەند کرێخانیەکەم ئەدا. وەزعمان زۆر خراپە. خۆمیش نانەکەم بۆ خەڵکی بەخوا. هەتا ئەو نانە ئەکەم بەخوا 2 جا 3 جا من دانیشم تەنگ نەفەسەوە بخۆم. زۆر هیلاکەت ئەدگرم. وعانێ وازیش لێ تێرم دوای شەو ڕۆژێ من لە ئازارگیانمە هاوارمە. ئیتر داواتان لێ ئەەکەم. بۆچی نانەکەی بۆ خەڵک بەپارە؟ بەپارە ئەروەڵا ڕۆژانەی 5,000 6,000 8,000 ئاوام دەسەکە فێ. بەڵێ لەگەڵەوەشە تەندروستیش باش نییە؟ نەوەڵا تەندروستیم توش خۆ داهاتمە خۆمەڵە سەحالێن. جار وایە گیانم گشتی ئەپەنەمیە. هیلاک بم دکتۆرێژە بێ ئیسراحەت بی. بەس چی بکەم ناچارمەوەی شاکەم بۆ مناڵەکان. باوکی مناڵەکان وەفاتی کردووە؟ بڵێەوە نەخۆشیەرە وەڵا نەخۆش بوو. هە پێشتریش نەخۆش بوو. نەخۆشیەکەیشی زۆر گران بێ. هەردەم ئەو نەخۆشیشەوە هەر ئیشێکەدا بەردەوام. دکتۆرەویت ئەبێ ئیسراحەت کەی بەس ئەو نەیەتوانی خاوەن مناڵ بی لە ئیجارە بیمان وە زەعمان هیچ باش نەوی هەتا ئیساڵێ ئیرسەی شەوەتانێ بەخوار هاین لە ئیجارە و هەر هاین لە نەهامەت. یعنی هەر ئەو کاتەش دەستان کورد بوو؟ هەر ئەو کاتێش دەستمان کورد بێرە وەڵا خەڵگشتی ئەزانێ هەر لە ئیجارە بوو. و قەرزارێ زۆرش کەفتیمان کاتێ مرد قەرزارێ زۆر لە سەرمان بی. باوکی مناڵەکان نەخۆش بوو ئیشیشی بۆ کردن.
بۆ زیاتر محتاج دەم ئەو نەخۆشی و ئیشێکری سە خەڵکێژێ کۆرۆنا بڕوا بکە لە کۆرۆنا خراوتر بی نەخۆشەکەی و تەنگ نەفەسی لیابی پارەمان بیایە دەواکەمان بۆ یەسەنا پارەشمانوایە هەر هاواریەکەدا لە حیبەت ئەو تەنگ نەفەسیە مستەمڕ لە ماڵەوە جیازێکم بۆی داناوی جیازەکەەوە زەپەر ئەو جیازە یعنی نەفەسیەدا تەنگە نەفەسم بەخوات پاجار وابی پارەی دەواکەیم نەوی لە ماڵە ینی ئەو نەدەستان کورد و پارەی عیلاج و دا و دەرمانتان نەوەبیسن شەرام لە ڕەزالەتە ئیسەیشە بەسوولێتم بناڵێ لە جار وایە داوای شتێکم لەکەن خۆمی ناکە بێژم دایان سەبرکەن ئیمڕۆ بەیانی داوای گشتێکم لەکەن مناڵ نازانێ نییە چاو ماوە قاپێژ ڕۆژە تایوارە چاو ماوە قاپێژم دەشکەم ڕۆ یەکێ 15,000 20,000 هیچ موچەیەک هیچ شتێکتان نییە لە حکومەت هیچ موچەیەکمان نییە خەڵکو خۆی یارمەتی مەدا ئەرە وڵات ئەرە وڵا لەم ڕێشی جارین ئەرە وڵات جار وایە 2 مانگ 3 مانگای لە حەوشێکە ئەفرۆشیە تەبلیغەکرین دەرچن لە حەوشەکە ئەیتر وەڵم لێتیە ناتوانم بارکەم یعنی جار وایە پارە نییەوە دەستمەوە ئەکەفمە ناو ماڵ بزانێت چیم هەیە ئەیفرۆشم بۆ مەسرەف مناڵەکان تاسە شتە فرۆشتەوە بوو بەخوا یعنی شتێلێکم بۆ تێنجار وایە خواردن دە مناڵەکانە خەڵکی تێرێ خەرجی نێوە دەستمەوە ناچارەی فرۆشم چی بکەم ئەرە وەڵا ئەی چۆن کرێخانووە دەی وەڵی زۆر مەمنون خێرخوازانم یارمەتی مەدەن لە کرێخانەکەی ئاوا جار وایە ئەیدەن و جار وایە نایدەنوی تر ئاوانە بردمانەتە ڕێوە چی بکەین ڕاهاتینەوە فەقیری خۆمان هەرێژین ئەلحەمدوللا چی بکەین لەوە چێ خەمی سەرەکی لەوە بێ بیرلەوەکەیتەوە ماگانە کرێخانەکە دابین بەخواێژم بێت 2 3 ڕۆژ تاخیر بێژم تو بێژی ئەماگە بیدەن نەیدەن هۆڵم لێتیە بۆ سەرمان و چاوەڕێمە سەرمان تێژم بەشکەمە خوایە ئەو کەسانەوە یارمەتیماندا 2 3 ڕۆژێ تاقی بێ ئەماگە خاسەتەن زۆر ترسیام تم خوایە تو بێژی بەس باش و ئەلحەمدوللا لەخوا بەزیاد بێ زۆر مەمنونیانم هاوسێ و هاوڕێ یارمەتیمیان داوە لەخوا بەزیاد بێ ئیتر مەعیشەت ئێمە ئاوا ئەڕاتە ڕێوە چی بکەین براکەم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين دەستخۆشی لە برایانی بەخشینەکەین بەرنامەی بەخشینەکەین خوای گەورە نمونەیان زیاد بکات بەڕاستی ئیشەگەیان کردەوەگەیان خوا و پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمانی پێکات خوای گەورە نمونەیان زیاد بکات لە دەڤەری گەرمیان تایسا دەخانیان دروست کردووە ئینشاءالله ئەگەر ئەمە تەواو بێ وێدە 11 لە کوردستان بە تەواوەتی 150 خانیان تقریبا تەواو کردووە الحەمدولله خوای گەورە نمونەیان زیاد بکات خواهي پروردگار لقرآن فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين خواهي پروردگار فرمي پیشبرکی بکن بو او بهشتا كپانتاگي عرض عاسمانا دامنا بو انا المتقين وانا والا خوا اترسن وفرماني خواجي بجيكن ولا خرابه دورو اكون جار فرمي اوانا انفاقكن لخوشي وناخوشيا لدورمني لهجاريا ولي بردني ان شي برامر بخلقي امانه ونخوشي خواي پروردگار جاء انسان في غمر خوشي صلى الله عليه وسلم فرميت اتقوا النار بالشق التمر او بكلمه الطيبه فرمي خدان لو اقرب ببارزن بل لا تخور ما يا بقصيه خوش بيد ام جار في غمر خوشي صلى الله عليه وسلم فرمي الصدقه تطفئ غضب الرب يعني الصدقه وبخشين
تووڕێی خوای پەروەردگار ئەکوژێنێتەوە. الصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. صدقة و بەخشین لە پێناو خوای پەروەردگارە تاوان ئینسان ئەسڕێتەوە چۆن ئاو ئاگر ئەکوژێنێتەوە. دووبارە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمێ داو مەرضاکم بەسەدەقات، شیفای نەخۆشیەکاندان بە سەدەقە و بەخشین بدەن. دووبارە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم ئەفەرمێت والساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله. فەرمی ئەو کەسانە یارمەتی هەژاران و یەتیمان و بێوەژنان ئەدەن وەکۆسە جیهاد و تێکۆشان لە پێناو خوای پەروەردگارە بکات. جا داواکارین ئەوەی دەوڵەمەنە و ئەوەی سەدەقەیە زەکاتە هەرچی هەیە یارمەتی ئەم بەرنامە بدا ئینشاءالله گەیدە شوێنی خۆی بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە نمونەیان زیاد بکات. بەڕاستی ئەم ماڵە ماڵی هەژارن یەتیمبارن، چوار یەتیمی هەیە، دوو کوڕ و دوو کچ. بەڕاستی هانە خانووی کریەگە مانگی 150,000 ئەدەن، هیچ موچەیەکیان نییە لەلایەن حکوومەت و لەلایەن هیچ کەسی بووە. ئیمانداران لە خواترسان یارمەتیان نەدەن، بەڕاستی ژیانیان ناچێتە سەر. حتا دایکیان فەقیر نانەکە کە ڕۆژی 34 دینارە یا 5,000 دەسی ئەکەوێت. یعنی داواکارین لە دەوڵەمەندەکان ئەوانەیە وا خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی فراوانی داپیان و زەکات ها لە سەریان، سەدەقە ها لە سەریان، یارمەتی ئەم بەرنامە بدەن. ئینشاءالله بە زووترین کات بە ئیزنی خوای پەروەردگار ئەم حەوشیانە بۆ بکەین و ئەم ماڵە لەم خفەت و لەم ناڕەحەتی دەربچێ ئینشاءالله. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ، بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەت بار نابن بۆ ڕابردوو. مناڵەکان ژیانە وەکو مناڵی تر ئاساییە؟ نەبەخوا دڵیان هاوازار شتۆ ناتوانم بۆیان بسێنم. هەر ئیمڕۆ بەیانیان پێەکەم دای سەبرکەن، ئەوانش باشن، یعنی سیر منەکەن و ڕزالەتە نانەکەم و پارە دەرەکەم و هیلاکەوم و ئەو ڕۆژەی کە نان بکەم ئیتر شەوەکەی نەخۆشم من. حتا بەیانی لە ئازار گیانمە بەخوا بڕاتان بێوە ڕاستی، یعنی لە ئازار گیانمە حتا بەیانی ناخەفم. سوقان گیانم گشتی تێتەژان وەبان ئەو حاڵەکەیشۆ هەر خەریکم بەردەوام، بەس ناتوانم جیان بیلم. من لە دەشتەوە ئیش زۆرە، بەس ناتوانم بڕۆم جیان بیلم. مناڵەکانم هوردن، نانیان گەرەکە و ئاشیان گەرەکە و گشتیان تەلەبەن. هین وایە زەلامشی ئیشەکەوەتانێ پیان ناگەیە. من نازانمەوە چی بڕێنە، خوا گەورەی بزان چی. یعنی پێشەم خانوو لە خانووی قوڕای لە خانەی قوڕایمان یەکێکی ڕمیاوی، ئیتر خەریکی ئەڕمیاوەنەی نەماوی جەکم داوێ ژێر ئەوە نەکۆنبی جەکم داوێ ژێری ئەمت خوایە قاپیەکەم تون لێ گوری بەس ناڵەکان نەچنە ناوێ بڕمێن لە ناو ئەو خانیە. ئیتر هاوسێکەمان وتم پێ ڕقەمەکەمدا پێوتم بزانم داوای ئەو خانیمە بۆ ناکەی کابرا نایدا پێم، ئەیژێ من تو ناناسم. ئیتر وەڵا باش بی داوای کردویتی ئەگەرە بڕمێتە سەر مناڵێکی بمرێ بەیانی تو خەفەتە خۆی بیدە پیان و ئێمە ئەیان ناسین گوناحنان ناوی خانی قوڕا. یعنی خانووە کۆنەکە مەترسی هەبوو کە بڕخێ زۆر مەترسی بێ. ئەرە وەڵا شەو ڕۆژ خۆم و کوڕەکە لایلۆنمان داوەتە بانیاوە تەنیا ئەوە هاوسەکان شایەتن ئیسا لەیراکە بیان بەسی تر زۆر دوو مانگتیا بیمان وەترس و لەزعانێ سیارەیە قرس لە شارعەکە ڕێی بکلایە خۆڵەکە لە سەقفەکە بەرەویە ئەو نەمەترسی بی. ئەم خانووە چۆنە؟ ئەمەش کۆنە؟ وەڵی ئەمەیشە کۆنە بەس چی بکەین ناچارین. ئەرە وەڵا کۆنە. چ شتێ زۆر تۆ بێتاقەتەکە زۆر عەزیەت دەدا، زۆر خەمی پێ خۆی کاتێکە مناڵەکان داوای شتێ بکەن یان شتێک زۆر خەمی تۆ زیاتر چی نەبوونم ئانێ داوای شتێکم لێکەن زۆر قاری پێخۆم بەس خۆم ئاشکرا ناکەم لای مناڵەکان خەفەت بخۆن. داوای زۆر شتم لێکەن بەس خۆتان نەزانن مناڵ ئای ئەوە نازانێت هەیە نییە. هەر ئیمڕۆ بەیانیان بۆکەم ناچارم درۆیان بۆ بکەم دایە بۆتان نەسێنم سەبرکەن لەسەرم بەخوا بۆتان نەسێنم. ئیتر باشەوە و لەونا هینیانەکەم خوا جار وایە نەفتمان نەوێ، جار وایە شتێلێکمان لە ماڵەوە پێیز بیە هەرچۆنێ بێ دەبەرەمان کردە هاوردمانە چی بکەین. وەزعدان چۆنە لە مالیەوە؟ وەزعمان زۆر خراپە.
ئەی لە ڕووی ئەشیای ناوماڵەوە بەخوا ئێستا خۆتانەوی بینێنە هیچم نییە ئەوە ماڵەکەمە سەیریکەن ئەوەی شمە بیوە خێرخواز بۆمی کردە کەسانێک هاتنەتە ماڵەکەم سەی ماڵەکەمیان کردە وەکو تەلەڤیزۆنێ وەکو مجەمیدە تەلاجەکەم ئەیە سێ جارە خاسی بکە مەرەستوێ ئەیترەوە جارێ هەر وڵات زۆر کۆنا ئەیە سێ جارە بستوێ هەر خاسم کردەوە و لەونە ئیدارەم پێی کردە و هەر ناچار مەوتمە بەس ئەوە نەبووە دەستمەوە بێ بتوانم بیکەمە مەسرەف مناڵەکان قەی ناکات چۆنێ بێەوەیە ئیدارەکەم وی تەلاجە سێرەکەین معرەجی نوێنەکەشتان هەموو شکاوە بەخوا وێنە باربارمان پێی کردە باوک مناڵەکان هەمەرخوای کرد تا ئێستا نام چەند بارم پێی کردەوە تەنیا لێ مناڵەکانە هەرە وڵا شکیاوە گشتیوە بزمار قایمم کردە و قاپیەکانی ناگیرێ گشتیوە بزمار قایمم کردە ئیترەوە حەزیەکان سەیرێم باکەم بشکە نە تەباغ و نە هیچ و ناکەوەنتەر و بە هیچ شێوەیە هیچم نییە لە ماڵەوە ناتوانم بسێنم ئەوە نە پیاگەیەم بتوانم مەسرف مناڵەکان خواردنەکەیان بسێنم ئیترەوەیان ناگەیەم ماڵ بکەم من کاچون بۆ مەکتەب بۆ قوتابخانە شتیان نوقسان بوو وەڵی ڕۆژوابی پارە نەوی ڕۆژوابی خۆم لە ماڵەوەوە لە فەیە پەتاتەیە شتێکم بۆیانە کرد و ئەمت کوڕم ئمڕۆ دەبەرەیەکە ئینشەڵا بەیانی پارەکەتان ڕۆژوابی ئێکی 250 نارمەداوە دەستیانەوە لەواشە بکە هیچت پێ نەداوە بەخوا ئیتر لەورە ئەڕۆیی نەویدایە مناڵوە هەیە 5,000 هاوە دەستەوەی تودا ئێژی 250 دایەگیان حەچۆنێ بێ ئێمەوە خەڵک نیمان کوڕم سیر من کەم زانوە چی ڕێزایم ڕۆ 5,000م دەکرا کوڕم سەی من کەنە من 5,000 بدەمە تو چی بکەمە مسواکدایە ئەیتر ئاوا ژیانمان بردەتە ڕێوە چی بکەین لە سڵات نییە لەکەوێ داوای پاسکیلم لیەکەن ناتوانم هەر نەیان بۆ وەرنەسەن پێشتر بیان وەڵا بەس پارەوە دەستمۆنەوەی فرۆشتم درۆ ناکەم ئەنی پاسکیلی مناڵەکان پاسکیلیان بێ و کاتە باوکیان ماوی پاسکیلەیەکی پاسکیلەوە قەرز بۆیانی سەن و تقریبان بێژم 6 مانگ 7 مانگاڵا پارەی ئەوش ناسیاربی پارەکەمانداوە دوای سابارمان کەوتمەمە گشتێتە ئەرک و پاژش نییە و دەستمەوە بۆ کرێی سەیارە و بۆ مەسرەف ماڵ و کەفتمە ناو ماڵ ئەوەی کە هێن بیفرۆشتم دادا چی ئەڵێ بە خێرخوازان چیتان بۆ بکەن وڵات داوا ئەەکەم لە خێرخوازان ڕزگارم کەن لەم نەهامەتیە حوشێکم بۆ بکەن توانام نەماوە ئیتر بە 5,000 و بە 10,000 و با ئیتر کەم چاوەڕوانی خەڵک بم چاوەڕێم بێ بزانم کێ 10,000 بۆ من تێرەیە بەخوا بڕوا بکە بەش ناکە 5,000 و 10,000 داوا ئەەکەم لەم نەهامەتیە نەجاتم دەم بەشکەم حوشێکم بۆ بکەن لەم ڕەزالەتە نەجاتم بێ لێ کرێخانیە نەجاتم بێ داوام هەیە لیان بیکەنە خاترمان ڕەمەزان داوا ئەەکەم لە خێرخوازان چایان پێمانەوە بێ 4 مناڵم هەیە من هام لە ئیجارە بەخوا کرێخانیەکەم پێ نادرێت چاوەڕێ ئاانێ دوو ڕۆ 3 ڕۆژوە سەر مانگە ئەچێ هۆڵم لێت یەخوایە تو بێژی ئەمە کرێخانیەکەم بدرێ نەدرێ نیمە بیدەم ئیتر توانام نەماوە زۆر هیلاکم زۆر هیلاک زۆر بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 ئەمە تەلاجەکەمە ئەیە تا ئیسە 3 جا خاسم کردە تا ئیساکە بەفر ناکە هەر ئیدارەم پێی کردە ئەیش خۆتان ئەبینن ئەمە مەقسەلەکەمە هیچ شتێکم نییە کەوا لە ماڵەیە دڵم پێخۆش بێ ئەوە تەباغەکەمە یە چەندێک ئیدارەم پێوە ڕەزالەت بەخوا جار وایە ئاگرە کاتەوە تەقێتە دەمچاومە هەر بۆ لەونە هاوردمە نەکەوەنتەرێکمەیە نە شتێکمەیە لە ناو متبەقەکەیە هیچ شتێکم نییە لەم ماڵە دڵم پێی خۆش بێ بێژم ئەمە ئەم شتەمە تازەیە و ئەوەی کە بمیای کۆنەوەنێ خەڵک هاوردێتی ئیدارەم پێی کردا هە چۆنێ بێوتمە بەس لەبەرەوە چی بکەین دەسەڵاتمان نییە کەوەنتەرم نییە دەبی خەمە ناوی ئەو لەیسە لەبەر کە بێکەوەنتەری غەرازەکانم پشتی هاوە دەرەوە هایسە ئەو ڕۆژە کاسەرەکەم ماملێلکێ لە قەو دیوارەکە بەرەو بێتە ناو حاجەتەکانمەوە 1 سعات بە فاس و زاهی شۆردمە بەس پاکەوە بێخوایە ناڵەکانم توش نەخۆشینە هیچ شتێکم نییە
غەرازێ بخەمە ناوی دڵنیاوە بمبێژم ئەی شتە پاکە هەموو شتەکانم لێی ناوەیە غەرازەکانم هیچ غەرازێکم نییە هەر ئەم مەخسەلەکەی و نەکەوەنتەرمەیە و نەتەباوم هەیە و تەلاجەکەم کۆنەیە و غەراز ناوماڵە هیچ شتێشک نابم ئەوەی کە هیمە کۆنەمۆنەی خەڵکە هاودێتی بۆ هەموو ئیدارەم پێی کردە غەسالەشم نییە یەکێک کۆنەوە هین ماڵ هاوسێ بێدایە پێم ئەویش هینەکەی ئیش ناکە هین وشکۆکردنەوەکەی وە ڕەزالەت کەلپەلی پێشۆرم هیچ شتێکم نییە ئاوای کە لە ناو ماڵەوە بێژم وەڵای ئەمە دڵنیام و خۆم سندمە داواتان لێەکەم بێنە هانامەوە زۆر مەمنونتانم خی گەورە لێتان ڕازی بێ لەم هیلاکەتیە نەجاتم دەن داواتان لێەکەم ڕزگارم کەن لەم هیلاکەتیە هامە ئیجارە هیچ شتێکم نییە لە ناو ماڵا دڵم پێی خۆش بێ ئەوەمە هەیە کۆنەمەنی خەڵکە هیچ شتێکم نییە من لە ماڵەوە داواتان لێەکەم یارمەتیم دێم بێنە هانامەوە بخوا جار وایە ئەگیرێ لە حیبەتە ئەمەمان نییە و ئەومان نییە ژم چی بکەم لە حیبەتە ئەڕۆمە شۆنێتر دانشم جار وایە دانشم تاوێ ئەگیرم لە شۆن خۆما دایە بۆ ئەگیری مناڵەکان پیان ناخۆشە هەڵە سنە ڕوون بۆ دەشت دایە تۆزێ دڵم تەنگ بیە بۆی ئەگیرم شتەکەم پێ ناکرێ ناتوانم بیکەم مەجبور ناچار ئەگیرم لە حیبەتە تاوێ دانشم تە دڵم ئیسراحەتەکە بەو گیرانە دڵم ئیسراحەتەکە چی بکەم دەسەڵاتم نییە ئەو شتێ لە بکەم توانایی هیچ لایەکم نییە بیکەم پارێش نییەوە دەستمە لە حیبەتە تاوێ دانشم تاوێ ئەگیرم ئیجاکە لە شۆن خۆما دڵم ئیسراحەتەکە لە دنیادا ژیان بەسەر دەبین ناخۆشەکانمان زیاتر لە خۆشەکانمان هەر ڕۆژە و هەر ساڵە و هەر مانگە و کارە ساتێک و ناڕەحەتێک و ناخۆشیێک و نەخۆشیێک ڕوو لە هەرێمی کوردستان و بەگشتی جیهان دەکات ئەوسا ئەزانین بوونمان لە دنیادا ئەوەنە دڵخۆشی ناوێت و پێویست ناکە ئەوەندا سەروەت و سامانمان خۆش بێت و شەو ڕۆژ بە دوای ڕابکەین و کەسە نزیک و هەژار و نەدارەکانمان لەیادچێت خۆمان لە وەرزێکدا ئەژین کە پەتایەکتیا باوە و هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە هەرێمی کوردستانیش یەکێکە لەو شوێنانەی کەوا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بۆ و دنیای خۆشیمان لێبوو بە ناخۆشی و لە جیاتی سەفرە و سەیران خەڵکانێک لە ماڵەوەن شەو ڕۆژ بەڕێەکەن کار و کەسابەت وەستاوە ناڕەحەتی و ناخۆشی باڵی کێشاوە بەسەر هەموو منتیقەکان و هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەگەرچی بەرەو کەمبوونەوە ئەڕوات و لەو مەترسێ ڕزگارمان بێت بەڵام دەرهاویشتەکانی ناخۆشیەکانی بۆ سەر هەژاران و نەداران زیاتر بۆ و هەژارەکانی هەژارتر کرد و ئەوانەی کەوا ئەیانتوانی ژیانێکی کولەمەرگ بەڕێکەن ژیانی ئەوانی ناڕەحەتتر و ناخۆشتر کردووە بۆی هەر کاتێک ڕووداوەکان ناخۆشیەکان زیاد دەکەن ڕێژەی هەژاری ڕێژەی بێکاری ماڵە هەژار و نەدارەکان زیاتر تووشی ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی دەبن بۆی هەر کات ئازارەکان زیادیان کرد ئەبێ بەخشندەکانیش بەخشەرەکانیش زیاتر
دەست بکەنە گیرفانیان و هەژاران و منداڵانی بێباوک و نەدارەکانیان لە یاد بێت. ئێمە ئەم جارە لە بەرنامەی بەخشینەوە لە دەفەری گەرمیانەوە ماڵێکمان بە ئێوە ئاشنا کرد، ماڵێک لە کرێچێتی ژیان بەسەر دەبەن، ماڵێک خاوەنی 4 منداڵە لە ئێستادا کە لەگەڵ یا ژیان بەسەر دەبەن 4 منداڵی بێباوک، بێ موچە، بێ کار و کەسابەت، بە ناچاری دایکە ڕەشپۆشەکەیان نان بۆ خەڵکانێک دەکات بۆی ڕۆژانە 5,000 و 6,000 دەستکەوێت. بەڵام کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا هەر کەسە و بەقەدەر هێز و توانای خۆی دەسەکا بە گیرفانی و لە دڵەوە لە بەرخوا لە پێناوخوا کە کەس نازانی کێ پاریدا و ئێمەش ئەڵێن خێرخوازان لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان، واتە کەسەکە نادیارە و پارەکەشی خۆمان نییە. بۆیە کاتێک ئەم هەموو دڵسۆزیە یەکەگرێت بێگومان لەوەی ڕێژەی ئەو هەژار و نەدار و ئەو منداڵە بێباوکانە دڵخۆشتر دەبن و زیاتر لە کرێچێتی ڕزگاریان دەبێت. مەبەستمانە لاڵقی ئەم جارەدا لە دەڤەری گەرمیانەوە ئەم ماڵە بێباوکە کە لە کرێچیدان بە هاوکارەکانی تۆی خێرخواز ڕزگاریان بکەین و خانوویەکیان بۆ بکردن و یاخود بیان دروست بکەین بۆ ئەوەی ئیتر خەمی ئیجاریان نەبێ و بیر لەوە نەکەنەوە سەری مانگ بێ ئاخۆ بە 5,000 و بە 2,000 خێرخوازان کرێکیان تەواو ئەکات یاخود دەست بەرن بۆ قەرز و یان داوای لێبوردن لە خاوەن خانوو بکەن. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی خێرخوازین بۆ دڵخۆشکردنی ئەم ماڵە هەژار و نەدار و بێباوکە.